ئەم ڕووداوانەی غەدر و خیانەتکاری و هەوڵدانی کوشتنی ئەمە وای لێ کردووە چۆن کاتی خۆی مەلا مستەفای بارزان کە جەماعەتی سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکر و بەعسیەکان و حەردان تکریتی و ناڵزم گوزار و ئەم تاغوتانەی بەعس محاولەی ئەویان کە ڕای چێشنە شارەوە بەڵام نەهات هەر لە دیلمان و گەڵاڵە و لەو ناوچانە لەو ناوچە شاخاویانە مایەوە دوایی چۆن محاولەی ئەویان کرد لە 1970 بیکوژن کۆمەڵە مەلایەن بە بێ ئەوەی ئاگیان لە خۆیان بێ و بزانن متفەجراتیان بۆ خستبوونە ناو تەسجیلێکەوە کە بڕۆن قسەی مەلا مستەفا تەسجیلکەن بەڵام ئاگای لێ نەبێکەوە پەنجە بە دوگمەی تەسجیلکردنەکەیانن بەڵام ئەمانە هەمووی متفەجراتی تیا بوو طبعا دکتۆر مەحموود عوسمان کە ئێستا ئەندامی سەربەخۆی پەرلەمانی عراقی بندەستی احتیلالە ئەو خۆی لە حادیسەکەیا بوو لە هەموو کەسێک زیاتر دەتوانێت باشتر بیجێڕێت و چەند جاری تریش جێڕاوێتەوە کابرای مەلا نازانێ ئەو متفەجراتە کە پەنجەی پیانێ بۆی تەسجیلی کە لەو کاتەیە چایچیەک کە چایدا ئەنێ ئەکەوێتە نێوانی مەلا مستەفا و نێوانی کابرا کە پەنجانە بە تەسجیلەکەیە لەو کاتێ ئەتەقێتەوە چایچەکە کوشێ بەڵام مەلا مستەفا بە سەلامەتی دەرەچێ و مەلاکانیش طبعاً ئەکوژێنەوەوانەی دەرەوەشیانە گیرێن ئیشەکەش فاشلە بێ ئەمەوە ئەکە طبعاً مەلا مستەفا پێشتریش زۆرتر بە حەزەر بووە ئەمەکەی جێڕین و ساڵی 1974 بەرزانی 40 ساڵ لەوە و پێش قیادەی خەڵکانێکی تری کردوتەوە